پاسکیل وەردشێکە کە مێژوویەکی دێرینی هەیە لە سەدەکانی هەژدەوە ڕاوبۆچوونی جیاواز هەیە کە کەی دروستکراوە و کێ دروستی کردووە. 2000 لە وڵاتی ئەڵمانیا کە زۆر مێژوویەکی دیاری هەیە کارل ڤۆن درایس کە یەکەم پاسکیلی دروست کرد کە بەکارهێنرا بۆ وەردشکردن. بەڕاستی ئەم پاسکیلە زۆر بە خێرایی بڵاو بووە و لەبەرەوەی پێداویستێکی گرنگی ناو خەڵک بوو. بۆیە پاسکیلۆکەوە بینین پێکاتووە لە دووتایە لاشەیەک کە هەنێکیان ئاسنە نێکیان ئەلمنیۆمە و ئەنواع جۆری هەیە. لە ڕۆژگاری ئەم ڕۆمانە کە سەردەمێکی پێشکەوتومان هەیە چەندین جۆر پاسکیلمان هەیە. بەڕاستی پاسکیلەکان پاسکیلی باش و خراپن. مێژووی پاسکی سواری لە کوردستانە مێژوویەکی زۆر دێرینی نییە، ئەگەر هەبوو بێت تاکوتەرا هەبووە، بەڵام لەم چەند ساڵی ئەخیرە پاسکی لە 2010 بە دواوە کاکاتە 2015 زیاتر کۆمەڵێک پاسکی سواری دیار دروست بوون کە بەشداری پاڵەوانەتەکانیان کردووە. بەڕاستی شایانی باسکردنە و شایانی ئەوەیە بچێتە مێژۆوە کە ڕۆڵێکی دیاریان هەبووە لە پێشکەوتنی پاسکی. ڕۆژانە لە کۆڵان و شەقامەکانیشە ئەبینین کە بە کوڕ و بە کچی شەوانێ لە پارکەکانە کە پاسکی سواری بەکارێنن کە ئەمەش جێگەی دڵخۆشیە پاسکیل بەرەو پێشچوونێکی تا ڕادەیەک دیاری بەخۆ بینیوە. من وەکو بەکارهێنەرێکی پاسکیل ماوەی 6 ساڵە پاسکیل بەکارهێنم و هەر لە مناڵە و حەز و خولام ئەم وەرزشە بوو. وەرزشی پاسکیل سواری من کاتی زانکۆ لە زانکۆ وەرگیرام بڕیارمدا کە بە پاسکیل هاتوچەی زانکۆ بکەم. ماوەی 4 ساڵی زانکۆم بە پاسکیل هاتوچەم کرد و لە ئێستاشە هەر کارێکی ڕۆژانەم هەبێ بە پاسکیل ئەنجامێدەم. پاسکیل بەکارهێنم بۆ هەر کارێکە هەم بێ ڕۆژانە یاخود بە سەردانیکردنی خزمێک هاوڕێیەک یاخود هەر ئیشێکی بازاڕم هەبێ من بە پاسکیلەکەم ئەنجامێدەم. من پاشەوەی کە خۆم کۆمەڵێک سوودم لە وەرزشی پاسکیل سواری بینی هانی کۆمەلگامدا لە ڕێگەی دروستکردنی گروپێک ئێمە هەفتانە چالاکیمان ئەنجامەدا و ئەمەش بۆ هۆی ئەوەی دووبارە هانی کۆمەلگا بین کە بێنە ناو ئەم وەرزشە سوودبەخشە و کۆمەڵێک ئافرەت و کۆمەڵێک کچی تر خۆشبەختانە لە ڕێگەی خێزانەکانیانەوە ڕێگەیان پێدان و ئەوانیش سوودمەند بن لەم وەرزشە سوودبەخشە. هەمومان دەزانین پاسکی سواری یەکێکە لە وەرزشانەی کە بەڕاستی گرنگی و بایەخی خۆی هەیە لە هەموو وڵاتەکان کە گرنگیێکی زۆر باشی پێدراوە یاسا و ڕێسای خۆی هەیە. بۆیە ئەگەر ئێمە تۆزێک شارەزابین لە پاسکیل ئەبینین کە لە ڕووی تەندروستیەوە، لە ڕووی دەرونیەوە، لە ڕووی ژینگەییەوە، لە ڕووی مادیەوەش کە سوودێکی زۆر بە تاکە گەیەنێ. بۆیە زۆر باشترە ئاوەڕ لەم وەرزشە بدرێتەوانێت لە کوردستان کە پێویستە بەڕاستی لە زۆربەی لایەنەکانەوە ئیسفادە بە تاکەکانە گەیەنێ. لە ڕووی ئابووریەوە کۆمەڵێک سوودی هەیە لەوانێت تۆ یەکجار پاسکیلەکە ئەکڕیت و بۆ هەمیشەیی ئەتمێنێتەوە
و ئەوەیە کە تۆ مەسرفێکی کەم ترێکیت و بەهێزی خۆت ئەو ڕێگایانە ئەبڕیکە ئەتەوێت ئامانجتە و بانزین سرف ناکەی کە ئەمە لە ئێستادا کێشەی گرانی بانزینمانەیە لە کوردستانە و هەروەها ئەو دووکەڵێکی خەنە ژینگەکەمانە و مەترسی هەیە لەسەر لە ناوچوونی ژینگە و کاریگەری لەسەر پلەکانی گەرما هەیە و هەروەها پاسکیل نرخێکی کەمی هەیە لە چاو ئۆتۆمبیلە هەموو کەس لە توانایە بێت کە پاسکیلە بکڕێت و لە ماڵەکەیە هەیبێ و بۆ ئەو کارانی کە ڕۆژانە ئەنجامێدات بڕوا ناکەم کاری هیچ کەسێک بگاتە 50 کیلۆمەتر ئەتوان بە پاسکیل هاتوچۆی پێ بکەن و لە بری ئۆتۆمبیلەکان پاسکیل بەکاربێن. لە ڕووی تەندروستیەوە پاسکی سواری وەرزشێکە کە بێوێنەیە کە سوودەکانی زۆرن بەڕاستی سوڕی خوێنی ئینسان بە شێوەیەک چالاکەکە کە ڕۆژانە دوورە بین لە جەڵدەی دڵ لە جەڵدەی مێشک. سیستەمی خواردنی ئێمە سیستەمی خۆراکی ئێمە بەڕاستی بە شێوەیە خراپە کە کەسمان بیرمانەوە نەکردێتەوە ئێمە لە داهاتوویەکی نزیکات چیمان بەسەرێ بۆیە سوڕی خوێنی ئێمە پێویستە گەریجی پێ بدرێ. ڕۆژانە بینین لە خەستەخانەکان لە هەواڵەکان کە جەڵدەی مێشک بە شێوەیەک زۆر بووە کە تووشی خۆمان نەبێ وازانین شتەکە نییە بەڵام بەداخەوە ئەوەنە زۆرە کە خۆمان بیری ناکەینەوانێت چەندێک جەڵدەی دڵ لە ناو خەڵکا زۆرە بۆیە باشتر وایە ڕۆژانە ئێمە وەرزشی پاسکی سواری بکەین ئەوەی سوڕی خوێنمان چالاک بێ و ئینسان پەیکەرە ماسوولکەی لە 650 ماسوولکە زیاتر پێگاتووە ئەم ماسوولکانە ئەگەر گرنجیان پێ نەدرێت لە تەمەنی لە داهاتوویشی نزیکە لە تەمەنەکانی سەروە وا دەکەن کە ئەم ماسوولکانەیشی خۆیان ناکەن ئینسان پیرە بێ بە شێوەیەک ئەچەمێتەوە یان دەستێ لەرزێ بۆیە پێویستە وەرزش بە گشتی و پاسکی سواری بە تایبەتی بکرێت بە پیشەیە کە ڕۆژانە پاسکیل ئامێرێکی گوێزدەرەوەی و ئەتوانین لە بری ئۆتۆمبیل بەکاری بێن بەڕاستی جەنجاڵێکی زۆر لە شەقامەکان ئاوای کردو کاریگەریەکی زۆر خراپ لەسەر ژینگەکەمان دروست کات و ئەمەشە بێتە هۆی بەرزبوونەوەی پلەی گەرماوە ڕێژەی بارانبارین لە کوردستان بەڕاستی ئەو دووکەڵەی ژەهرە کوشندەی ئەخەنە ناو ژینگەوە هەمووی مەترسی هەیە لەسەر نەخۆشیەکانی پێست و زۆر نەخۆشی تر و هەروەها پاسکیل ڕێگەیەکی کەم ئەگرێت واتە لە جەنجاڵی شەقامەکان تۆتوانی دەربازت بێت هەر بە پاسکیلات و چۆکەیت و ئێمەش ببینە هەندێک بۆ کەسانی کە ئۆتۆمبیل بەکارێن پێیان بڵین کە پاسکیل ئەتوانێت بێتە جێگرەوەی ئۆتۆمبیلەکان بۆ کاری زۆر زەڕور نەبێ ئۆتۆمبیل بەکارنێنن بەڕاستی ژینگەکەمان بەرەو لە ناوچوونەچێت ئەگەر بێت و ئێمە نەبینە هەندێک بۆ کۆمەلگا هەروەها لە ڕووی قەرەباڵخی شەقامەکانەوە تۆم بڵم پاسکیل کارە ئاسانێکی زیاترە کاتەوە ئەوەی کە ئیزدیحامێشتێ دروستە بێت لەلایەن ئۆتۆمبیلەکان و پاسکیل دەتوانێت بە کەمترین کاتە ئەو شوێنی کە مەبەستە لە ڕوو ژینگەیەوە ئەگەر بینە سەرباسی پاسکیل و ژینگە سێرەکەی شەقامەکانی من بە شێوەیەک چڕ بۆتەوە بە شێوەیەک جەنجاڵی ڕووی تێ کردووە ژاوەژاوێکە کە بە بەردەوام دووکەڵ بە بەردەوام دووەمۆکسیدی کاربۆن ئەمەنە زۆر بووە ژینگەیەکی ناخۆشمانەیە ژینگەکە لە ڕووی تەندروستیەوانەیە ینی دووکەڵێکی زۆر دووەمۆکسیدی کاربۆن بە بەردەوامی ڕووەکاتە شارەکەمان بە بەردەوامی دووەمۆکسیدی کاربۆن ئەمەنە زۆر بووە کە ژیانی تیا قورس بووە یعنی ئەمە هەست بە خۆمان ناکەین کە لە دوا ڕۆژە ئەکرێ
قەیرانێکی تەندروستی زۆر باڵکێشە بەسەر تاکانمانە دوور بێ لە هەموو کەسێکمان و ئەگەر بێت و پاسکیل بکەین بە بەشێک لە ژیانی خۆمان بەکارهێنەری پاسکیل زۆر بێت ئەم جەنجاڵی کە بینن لەسەر شەقامەکانە کە بە شێوەیەک پڕاپڕ بووە لە سیارە ینی پاسکیلێک نبینی بە سەعاتێک بە 2 سەعات بۆیە ئەمە بەڕاستی کارەساتە ئەگەر بیری لێ نەکەینەوانێ ئەگەر خەمێکی نەخۆین ئەم جەنجاڵی سیارەوەمان لێگە کە ژیان تایە قورسە بێ یعنی بۆ نمونە من ئەگەر لە ماڵە بە پاسکیل بێمە بازار سیرەکەم فەرقێکی وام نییە لەگەڵ سیارەکەما کاتێک کە پێچم بۆ بازار لەبەر ئیسیحامە زۆرەکە بۆیە باشتر وایە بیر لە بەکارهێنانی پاسکیل بکەینەوانێت کە هۆکارێکی زۆر باشە لە هەموو ئەوروپا بیر لەواکەنەوە کە پاسکیل چۆن بکەن بە جێگرەوەی سیارە. خۆشبەختانە لە ساڵانی 2019 تاوەکو ئێستا توان بڵم ڕێژەیەکی باش لە پاسکیل سوارمانەیە بە بۆنەی کۆمەڵێک گروپەیە بوون لە گروپی بەتەمەنان ئەمە جێگەی دڵخۆشێکە کۆمەڵێک پیاوی بەتەمەن کۆبوونێتەوە لەو تەمەنە گەورەی پەرەیان داوە بەم وەرزشە و بۆ لایەنی تەندروستی خۆیان هەفتانە چەند جارێ ئەڕۆنە دەرەوە بۆ سەیرانگاکانی شارەکەی خۆیان و بە بۆنەی کردنی کۆمەڵێک چالاکی لەوانە پێشبڕکی ناو شارەکان یاخود پاڵەوانێتیەکان خۆشبەختانە ئەم وەرزشە ڕۆژ بە ڕۆژ ڕوو لە زیادبوونە و بەکارهێنەرانی پاسکیل ڕوو لە زیادبوونە لەگەڵ ئەوەدا خۆشبەختانە وەرزشی شاخی واتە پاسکیلی شاخی پێشکەوتووە لە شارەکەمان و لەسەر ئاستی عێراق چەندین پاڵەوانێتی ڕێکخراوە کە بە ئامادەبوونی یاریزانانی عەرەب لە بەغاوە سەردەمیان بانگێشت کراون بۆ ئەم وەرزشە سەرکێشیە کە تیا بەرز و نزمی یاخود هەوراز و لێژاوی سەختایی کە ئەمە وەرزشێکی هەم سەرکێشی هەم خۆشێکی تایبەتیە کە لە ناو سروشتێکی جوان لە بەرز و نزمی و هەوایەکی پاکی هەیە ناو سروشت و شاخەکان. هەر کەسێک کە پاسکیل بەکارهێنێت پێویستەکە ئەم پێداویستیانی سەلامەتی بەکاربێنن لەوانە عینەک کە چاوی لە تەپوتۆز دەپارێزێت دەروا لە تیشکی خۆتە ئێستا جەوەکە گەرمە و تیشکی خۆریش بەخۆتە پێویستەکەم عینەکەمان پێ بێت هەروەها دەستکێش لە کاتی ئەوەی کە هەنەجار ڕوبەڕووی ئاستەنگە بینەوە ڕەنگە بکەوی لەسەر شقامەکان پێویستەکە ئەم دەستکێشانمان پێ بتاوەکو دەستمان پارێزێت لە ئازار و وەزیانمان پێ نەگا هەروەها کڵاوی سەرمان کەستر سەرەکی ترین شوێنەکە بەرزەوی بکەوێت ڕەنگە ئەو کەسە تووشی مردن بێ بۆی وا باشە هەمیشە کڵاوێکی سەلامەتیمان لەسەرا بێت و هەروەها ئەو کەسانی کە پاسکیلی شاخی ئەنجامەدەن کۆمەڵە پێداویستی ترمانەی لەوانە پارێزەری ئانیشکەکان ئەژنۆکان کە پێویستەکە لە هەموو کاتێکە ئەو کەسە دەچێتە سەر شاخ ئەو سەرکەشیانە ئەنجام بەدا پێویستەکە ئەو پێداویستانی پێ بێت بۆ گیانی سەلامەت بێت و چێژی لە وەرزشەکە بینێت. ئاستەنگەکانی بەردەم پاسکی سواری بەڕاستی ئەوەنە زۆرن کە باز ناکرێت لەگەڵەوە شایەمە هەوڵی خۆمان ناو بەردەوامین بۆ نمونەکاتی دەستەر شەقامەکان ڕواب کە خەڵکەکەی ئێمە قبولی ناگاتەوە پاسکی سوارێکی تۆ پاسکیل بەکارێنی ئەڵێمە کەی شوێنی پاسیلە خۆل تەبعاً ڕاستیشەکە شوێنێکی دیاریکراومان نییە یاسا و ڕێسا و شارەوانیەکان و بەڕێوەبەرایەتی هاتوچۆ ڕێگەیەکی بۆ ئێمە دیاری نەکردو وەکو پاسکی سوارێک هاتوچۆ بکەین ئەمێشەکە لە ئاستەنجەکان و حکومەت خۆی لە خۆیان ئاستەنجیە بۆمان لەبەرەوەی هیچ کاتێک داوای لەکەی هەچ کاتێک کۆمپانیاکان یعنی هەموو لایەک نیان بەدەم داواکە تۆ تێ چالاکیێ بکەی بۆی بە خەڵک بڵێ وەرن خەڵکینە پاسکی لێخۆڕن با لەم قەیرانیشین گەێنە جاتمان بێ بەڕاستی کەس نیا بەدەم تۆ یعنی هەموو شتێک بربەستە لێرە لە بەردەم
سەرجەم وەردشەکانە جا پاسکی سواری لەبەرەوەی تۆ لەگەڵ هەمان جادەیە کە سیاری تیادا لێ خوڕێ هاوبەشی بۆیە سیارە ڕێگە نایەک بە ئاسانی تۆ پاسکی لەگەت لێ خوڕی وە شوێنی پارچینمان ینی لە ئەوروپا ئەگەر دیقەت بی بەداخەوە دایمە ئاماژە بە ئەوروپاین خۆزگە لای خۆمان شوێنەگە بۆ ماوتە فڵان شوێن بەڵام نییە ناچارین بڵێن ئەوروپا کە پارچینی پاسکیل نییە من ڕۆژێک چوومە پارچینی سیارەیەکە وتی شوێنی پاسکیلمان نییە بەداخەوە کە ئەمانە هەمووی ڕێگرین من کە بە پاسکی بچم بۆ بازار بکەم شوێنێک نەبێ بۆ ڕاگرنی پاسکی لەگەم بەڕاستی ئەبێ دڵم لای پاسکی لەگەم بێکەواتم پاسکیل بەکار نایەنم باشترە ئاستەنگەکانی تر لە ڕووی کۆمەڵایەتیەوە خەڵکەکە لەسەر جادە خەڵکە ئاسایە پیادەڕەوەکە قبولی پاسکیلی نەکردووە هەشتا کللتوری ئێمە وای نەکردووە کە تاکەکانی ئێمە فێر بن تاک پاسکیل لێ بخوڕێ کە هیچ عیب نییە ئەمە ریاضەیە ئەمە هۆکارێکی گواستنەوەیە ئەمە هۆکارێکە بۆی تۆ لە نەخۆشی دوورکەویتەوە کۆمەڵێک هۆکاری باشەیە کەس وەرزشەکانی تر تیان نییە خەڵکەکە لای خۆمان تالیقە هاوێ جا ئەگەر لە ڕێگەزی مێبێ بەداخەوە زیاتر چاوەکان لەسەرین و تالیقەکان زیاترن بە هیوام نەمێنێ خەڵک بیر لەوە بکاتەوە کە با قبول یەکتری بکەین شتێک کە باشە بۆ من ئەبێ ڕەخنەی لێ بگرم. لە ڕوانگەی کێشەوە کە ئافرەت ڕوبەڕووی بێت و یان وەکو هەر پاسکیل سوارێک ئەتوانم بڵم نەبوونی شەقامێکی تایبەتە بۆ پاسکیل سوار ئەمەوەی کردووە کە ینی ئاستەنگ دروست بێت لە بەردەم پاسکیل سوارە یاخود نەوێرێت لە شەقامەکانە پاسکیل لێخڕێ بۆنی ئەو جەنجاڵی ناو شەقامەکان ینی ئەمە پەیوەندێکی هەیە بەلایانی شارەوانی و بەڕێوەبەرایەتی و نەبوونی مافی پاسکیل سوار کە بەداخەوە ینی پاسکیل سواری شوێک هەر تاکێکی کە حەز و ئارەزوویەکی هەیەوە وەرزشێکی سوودبەخشی هەڵبژاردووە ینی ئەوە پێویستەکە لەلایەنی پەیوەندیدار ئاور بنەوە لە پاسکیل سوار و مافیان بەدی بێن لەوەی کە یانەکو شەقامێکیان بۆ دابینکردن یانەکو ئەگەر شۆفێرێک دەستی شکاندەوە بەسەریا بتوان لێ پرسینەوە لێ پێچینەوەی لەگەڵا بکەن و سزای بدەن تاوەکو ببێتە دەرزێک بۆ شۆفێرانی تریش و مافی پاسکیل سوار بسەپێنرێت لە ڕوانگەی ئافرەتەوە زۆر کەس وا ئەزانێت یعنی ئافرەتەکە خۆی بیرکردنەوەی وایە کە بە شەقامان پاسکیل بەکار بێنێت هەستەکە کەسێتانەی لێیان تەشیریەکە بۆی کە پاسکیلێک بەکارێنێت بەڵام من ئەڵێم هەر کەسێک ئامازێکی بێ لە ژیان نابێ گوێ بدا بە هیچ تانە و تەشەرێک وە ئەو وەرزشێکە سوودی بۆ لایەنی تەندروستیوە بۆ ژینگەکەی هەیە بتوانێت بەکاری بێنێت و کار ئاسانیە بەڕاستی پاسکیل ینی کار ئاسانیەکە بۆ مرۆڤ دروستکراوە نەکەوەی کە بڵێ کۆمەڵگە ڕێگەی نەداوە ینی هەموو کەس بیرکردنەوەیکی خۆی هەیە و من تا ئێستا ئاستەنگێکی وام ڕوبەڕوو نەبێتەوە بڵام وازێنم لە وەرزشەکە بە بۆنەی تانە و تەشی بەڵکو ئێستا ڕوبەڕووی دەستخۆشیەمە بۆنی ئەم هەموو چالاکی کە ڕێکم خستۆ لە شارەکەمان بۆنەوەی کە بەشدارم کرد لە پاڵەوانیتەکان کۆمەڵگا تا ڕادێکی باش هۆشیار بەتەوە لە ئێستادا بەس وەکو ئاماژەم پێدا ئاستەنگەکان زیاتر لە ڕوانگەی نەبوونی شەقامی تایبەتە بە پاسکیل سواری. بەکارهێنانی پاسکی دوو جۆرە جۆرێکیان ئەوێ هەندێک هاوڵاتی وەکو وەرزش بەکارهێنن هەندێک هاوڵاتیش وەکو ئامێرێکی گواستنەوە بەکارهێنن دیارەکو سەرۆکە وەکو شاری سلێمانی باسکەین هەڵکەوتەی شاری سلێمانی و تۆپۆگرافی ئەم شارە خۆ دەزانی زۆر گونجاو نییە بەکارهێنانی پاسکی چکە پاسی خۆ دەزانی خۆتێکیە لە سەرە و ژوورە و هاتنە خوارەیە فەرقەکە هەندێک شار هەیە خۆ دەزانی ئەگە شارێک بێت هەڵکەوتەکەی فەرقی هەبێت لەگەڵ ئێمەواتە یەک ئاست بێت بەکارهێنانی پاسکیل تیا ئاسانترا وەکو شاری سلێمانی باسکەن خۆ دەزانی لە زۆربەی وڵاتانی پێشکەوت و لە شەقامەکان ئەمە جیا کراوەتەوە بەڵام شاری سلێمانی شارێکی کۆنا لەوانەیە زەحمەت بێ بتوانانی لە شەقامێکی وەکو سالمە کە خۆی جادەکە لەوانەیە بچووک بێت بڵێم هێشتا لەوانەیە پێستی بە فراوانکردنی شەوێک بێ یاخۆ لە شەقامێکی و سابوونکەرانە بتوانانی ئەم شوێنە جیاکەێتەوە بەڵام وەکو شارەوانی سلێمانی
بۆ نمونە ئەوانەی کە وەکو وەرزش بەکارێنن لە پارکی هەواری شار شوێنی پاسکیل هەیە و جیاکراوەتەوە. شەقامی بازنەی مەلیک مەحموود ئەگەر بگەڕێنەوە بۆ سەرەتای ساڵی هەشتاکان دروست بووە. شەقامی سلیمەتریش هەر ساڵی هەشتاکان واتە لەو کاتە حکوومەتی عێراقی هەڵنەساوە بە دروستکردنی ئەو ڕێرەوە کە بووە بە واقع حالێکیش هەر شەقامێکیش کە سۆستە و شەقامی خەدەمی بۆکرا کەرتێککە زەحمەتە تۆ بتوانی ئەو شەقامە ئەو جیاکردنەوەی بۆ بکەیت. لە ناو شاری سلێمانیا لە شەقامە گشتیەکانە هیچ شوێک نوێکمان نییەکەوە جیاکرا بێتەوە بۆ پاسکیل. خۆی لە هەندێک وڵات نەک بۆ پاسکیل، ینی ئەوانەی کە نابینان یعنی لە شۆستەکەش شوێنیان بۆ جیاکراوەتەوە. لەو بەرنامانەی کە لە سەرۆکاتی شارەوانی هابێتەوە ئێستا جێبەجێکرێ هیچ شوێنێک جیا نەکراوەتەوە لە گەڕەکان و شەقامە گشتەکانە تایبەت بە ڕێڕەی پاسکیل. لەو شەقامانەی کە لە ناو شاری سلێمانیان لە شەقامە گشتەکان و گەڕەکانەکە هیچ جۆرە پلانێک لە ئارادانە بۆ دروستکردنی ڕێڕەیەکی تایبەت بە هاتوچۆی پاسکیل. نەخێر چکە خۆ دەزانی گەڕەکان زۆربیان هاوڵاتیان ئۆتۆمبیلیان زۆرە، لەوانەیە زەحمەت بێت تۆ بتوانی شەقامێک جیا بکەیتەوە بۆ پاسکیل. خۆی ئەوە لە هەموو شارێکە ئەو کەلتورە جوانە هەیە کە تۆ شوێنێکدا ئەخەی تەنها هاوڵاتی بە پیادە بێت. ئێمە خوازیانی شتێکی وا لە ناو شاری سلێمانیا هەبێ بتوانین ڕۆژ ڕۆژان شوێنێکمان هەبێ کە ئەو بڕیاری لێبین. خۆ دەزانی ئەو جۆرە بڕیارانش هەندێک جار لەوانەیە ناڕەزایی لێکێتەوە، بۆ نمونە لەوانەیە هەندێک خاوەن دوکان هەندێک خاوەن کاسبکار ڕازی نەبێ بەوە، بەڵام وەکو واقع حال پێویستە ناوچەیەکی وا هەبێت. ئێمە خوازیانی ناوچەیەکی پیادەڕەوە هەبێت لە ناو شاری سلێمانیا، بەڵام تا ئەم دقەیە هیچ بڕیارێک نەیداوەکە تۆ بڵین شوێنێک داخەیت و نێڵی ئۆتۆمبیل لەوەی هاتوچۆ بکات. ئەو کارە تەنها زەبت نییە بە سەرۆکاتی شارەوانی سلێمانیەوە، بڕیارێکی وا پێویستی بە ڕەزامەندی پارێزگار و لایەنی پەیدارەکان و هەروەها ئەو خاوەن کاسبکار و دوکانارانی کاکەونە سەر ئەو شەقامە بتوانرێ ئەو بڕیارە بیرێت کە تۆ بتوانی شوێنێک قەتعکەی لە هاتوچۆی ئۆتۆمبیل. دیارە ئەو دەسەڵاتە تەنها دەسەڵاتی سەرۆکاتی شارەوانی سلێمانی نییە. چی بکرێت بۆی ئێمە چارەسەری ئەمە بکەین؟ پێویستە تاکەکانی کۆمەلگا هەان بدرێت. جا تاکەکانی کۆمەلگە لە چۆ هەنەدرێت؟ ئەبێ سەرەتا لە پەروەردەی لە خوێندنەوە دەست پێکەین، لە ناوەندەکانی خوێندنەوە دەست پێ بکەین کە پرۆگرامێ بێ یەکێ بێ لەوانەکانی خوێندن بۆ ئەوەی لە مناڵەکانمان لانی کەم کە ئەو جیلی کە ڕۆشتووە فێر نەبووە مناڵەکانمان هەان بین کە ئەوان پاسکی لێ بخۆرن. بۆی ئەم ژینگەی کە ئێستا تێکەوتوین لە دوهاتووە ئینشەڵا ببێتە ژینگەیەکی جوان لە ڕێگەی پاسکیلەوە ئەم جەنجاڵی سەر شەقامەکان نێڵین و پێویستە خێزانەکان وا بکەن مناڵەکانیان فێری پاسکیل بکەن. بەڕاستی خێزان زۆر میمەیە، چەکە لەو ناوەندانەی کە مناڵ تیا بە پلەی یەکەم پەروەردە وەرەگرێ، معلومات وەرەگرێ، دایک و باوک کەسی سەرەکیە بۆی مناڵەکانیان پەروەردەکەن بۆ شتێک. جا میدیا بەڕاستی ڕۆڵی سەرەکی هەیە. ئەگەر میدیاکان ئەوەنەی گرنگیان بە ئەوەندەی گرنگی ئێن بە تۆپی پێ، ئەوەندەی گرنگیان ناوە بە وەرزشی تۆپی پێی وڵاتانی دەرەوەش بەداخەوە ناوەژنا گرنگیان بدایە بە پاسکیل. ئێستا لەوە ناچێت ئێمە لەم حاڵێستا بووینە، بەڵام گەشتبینین لەبەرەوەی پاسکی سواری گەشەی کردووە
و داوا لە حکومەت دەکەم داواشی ناکەم پێویستە لەسەری بکرێ بیکات چونکە حکومەت ئەرچی ئەوەیەکە هەر شوێنێک هەر سێکتەرێک کێشەی تیا بوو ئەو چارەسەری بکە هەستێت بە چەندین چالاکی ساڵانە لە ڕێگەی ڕێکخراوەکانەوە ڕێکخراوە ژینگەیەکانەوە کە سپۆنسەریان بکە و کە دەعمیان بکە بۆی چالاکی جۆرا جۆر بکەن. دەبێت شارەوانی بەڕاستی ئاوڕێک باتەوە لە کێشانی خەت بۆ پاسکی سوارەکان لەبەرەوەی ئەوان ئەبێ بۆ ئەرکاسن خۆ ڕێکخراوێک ناتوانە میشە بکە و بەڕێوەبەرایەتی هاتوچۆ هەڵچێ بەدانانی ڕێسا و یاسایەک بۆ ئەوەی تاکەکان بە ئیسراحەت ئەو شوێنانی کە پێویستە پاسکی سوار پێیە پیادە بکە دیاری بکە و یاسای خۆشی بۆ دانێ یعنی زۆر پێویستە لەسەر شارەوانی بەڕێوەبەرایەتی هاتوچۆ کە ئاوڕێک لەم وەرزشە بنەوە و هەروەها ئەمە ژوا دەکات کە ئەو پاسکی سوارانی کە ئێستا هەن چەندین قات زیاد بکەن و زۆرترە بن کاتێکە دایک و باوشێکە زانەی یاسا و ڕێسا هەیە لە سەرجادەکە بۆ پاسکی سوارێک بۆ مناڵەکەی ئەو کاتە لی ناترسێ یعنی دڵی لای نابێ ئەڵێ قانون هەیە یاسا هەیە پاسکی سواری وای لێ هاتووە کە ڕێوشێنی خۆی بۆ دیاری کراوە بۆیە ئەو کاتە پاسکیل ئۆتۆماتیکی زۆرە پاسکی سوار زۆرە بن بۆیە بە هیواین کە ئاوڕێک لەم وەرزشە بنەوە هەموو لایەکان خەمخۆری ئەم وەرزشە بین کە لە تاکێکەوە هەتاکو ئەوانەی کە بەرپرسیارەتیان لەسرە بە هەمومان هەوڵی ئەمە بین چونکە بەڕاستی ئەگەر ئەمە نەکرێ ژینگەیەکی باشمان بۆ نایەتە بەرهەم. بۆی هانی تاکەکانی کۆمەڵگا بن کە هانیان بدەین بن ناوەرزشی پاسکی سواری پێویستەکە حکوومەت و لایەنی پەیوەندیدار پاڵپشتی ئەو کەسانە بن یاخود ئەو گروپ و یانانەی کە هەن بتوانن پاڵپشتی مادیان کەن و بەردەوام بن لەکردنی چالاکیەکان ئەمە هەندانێکە بۆ تاکەکانی کۆمەڵگە و وەرزشەکە بەم شێوازە پێشەکەوێت و شەقامێکی تایبەتیان بۆ دروست کرێت تاوەکو زیاتر ببنە بەکارهێنەری پاسکیل و بۆ هاتوچۆی دەوامیان یاخود سەرکارەکانیان پاسکیل بەکاربێنن.